شەوی یەڵدا یەکێک لەو شەوە تایبەتانەی کە ئیلهامی بەشێکی زۆر لە شاعیرانە و چەندین بابەتی ئەدەبیش بۆ ئەم شەوە نووسراون. پێکەوە ئەچینە شاری سەقز و باس لە یەکێک لە فێرگە تایبەتەکانێکی کەویش فێرگەی سەماعە. دیارم فێرگە لە ئێستا ئامادەکاریەکات بۆ ئەوەی کە بەرهەمێکی تایبەت و جوان بۆ شەوی یەڵدا تۆمار بکەن و پێشکەشی بکەن. فێرگەی سەماع لە شاری سەقز لە ئێستادا سەرقاڵی ئامادەکردن و بەرهەمهێنانی میوزیک ڤیدیۆیەکن بۆ ئەوەی لە شەوی یەڵدادا بڵاوی بکەنەوە. فەریبە بێهزادنیە بەرپرسی گروپەکەی و تایبەت بەو بەرهەمە نوێیان ڤیدیۆیەکی تایبەتیان بۆ بەرنامەی کورسات مەگەزین ناردووە. ڕێز و سڵام هەیە بۆ کاناڵی کورسات مەگەزین. من فەریبە بێهزادنیە، مدیری ئامۆزشگای سەماع لە شاری سەقز. ماوەی 3 مانگە کە لەگەڵ ئەعزای محتەرەمی گروها مەشغوڵی تەمرینکردنی کارێکی کە بتوانین بۆ شەوی یەڵدا پێشکەشی ئازیزەکانمانی کەین کە شکۆرکارەکەمان بە مەرحەلەی زەبط گەیشت و شکۆرکارەکەمان تەواو بووە. ئەو ئازیزانە کە بەشداریان کردن لەم کارە لەگەڵ ئێمە: خانمەکان ڕووناکی فەرداد، ڕۆژینی ئەحمەدزادە، لەتیفەی ئەحمەدپەنا، ژاڵەی یارە، بەهیەی بەهارمەست، ئاینازی قادرزادە، شەکیلا حسێنی، شۆخانی ئەتهەمی، سەبا ئەعتایی، ویدا قەدەم خەیری، سارینا مختاری، مڕۆژیا تاهێری و دوودانە لە کوڕە جوانەکانمان محەممەدی عەلاییمیە و ئاشامی ئەتهەمی. هیوادارم کە بەدڵی هەمووان بێت.